دوابەدوای کودێتا لەشکریەکەی مانگی یەک لەو وڵاتی ڕۆژئاوای ئەفریقا ئاڵاکانی رووسی لە پایتەختی بورکینا فاسۆ دەشەکانەوە. پەیکەرێک لە کۆماری ئەفریقای ناوەڕاست لە پاییزی ڕابردوودا پەردەی لەسەرلادرا ئەوەی دیمەنی سەربازانی نێوخۆ بە پشتیوانی شەڕکەرانی رووسی پیشان دەدات کە هاوڵاتیانی مەدەنی دەپارێزن. ئەوانە هێمای زیاتر ئاشکرای سەرهەڵدانەوەی بوونی رووسیایە لەو کیشوەرەدا. لە کۆبوونەوە لووتکەیەکەدا لەسەر میکانیزمی نوێ بۆ دیالۆگ لە شێوەی هاوبەشیکردنی نێوان رووسیا ئەفریقا ڕێککەوتن. ڕێکخەری کۆبوونەوە لووتکەیەکە دامەزراوەی ڕۆسکۆنگرس گوتی وادەی سازکردنی کۆبوونەوەیەکی لووتکەیی دووەم بۆ مانگیدا لە سەینت پیتەرسبرگ دیاری کراوە. یەکەمیان لە سوچی بوو ئەوەی ڕێکەوتنەکانی دیپلۆماسی بە بەهای ملیارەها دۆلاری بۆ سەوداکانی چەک و کشت و کاڵ و وزە و هەتا دوایی لێکەوتەوە. هەروەک یەکێتی سۆڤێتی پێشوو رووسیا ئێستا تێڕوانیی بەدیری بۆ وڵاتانی ئەفریقایی هەیە. جا ئەگەر خەسڵەتێکی هاوبەش هەبێت لە نێوان ئەوەی ئێستا رووسیا دەیکات و ئەوەی سۆڤێتی پێشوو دەیکردن ئەوەش ڕەخنەگرتنی هاوبەشی دژ بە ڕۆژاوایە. بڵاوبوونەوەی توندڕەوی ئیسلامی و تونتوتیژەکانی دیکە لە ئەفریقا دەرفەتی زیاتری بۆ لەشکری رووسی ئاواڵە کردووە. چاودێرانی ڕۆژئاوایی دەڵێن کۆنتراکتەرە بەشە تایبەتەکانی رووسی یاریدەدەرن لە بەرەو پێشبردننی کارنامەکانی مۆسکۆ لە ئەفریقا وەک شەڕکەرانی سەر بە گروپی سێبەری واگنەر کە گوایە لەلایەن ئێڤگینی پریگۆژین هاوکاری پوتنەوە سەرپەرشتی دەکرێت. پوتن نکۆڵی لە هەموو پەیوەندیەکی بە گروپی واگنەرەوە کردووە. ئەوە سەر بە دەوڵەت نییە بەڵکو کارداریەکی بەشی تایبەتە و بەرژەوەندی تایبەتی خۆی هەیە و سەبارەتە بە دەرهێنانی سەرچاوەکانی وزە و هەروەها سەرچاوە هەمە جۆرەکانی وەک زێڕ و بەردە گرانبەهاکانە. جۆزێف سیگڵ لە ناوەندی ئەفریقایی بۆ لێکۆڵینەوەکانی استراتیژی دەڵێت بەکرێگیراوان بەشێکن لە داردەستەکانی مۆسکۆ بۆ بەهێزکردنی ڕابەرانی لاوازی ئەفریقایی لە بەرامبەر چنینەوەی دەستکەوتەکانی ئابووری یان دیکە. ئەوەی رووسیا ئەنجامی داوە جێگیرکردنی بەکرێگیراوان بووە، هەروەها بڵاوکردنەوەی زانیاری چەواشەکاری و دەستوەردان لە هەڵبژاردندا و پێدانی چەک لە بەرامبەر بەدەستهێنانی سەوداکانی سەرچاوەکان و کۆنتراکتی تەمومژاوی بووە. نیاگیل باگایاوڵۆ سەرۆکی تۆڕی بەشی ئاسایشی ئەفریقایی دەڵێت وڵاتانی ئەفریقایی خواستی هەبوونی زیاتر لە هاوبەشێکی بیانی پیشان دەدەن. لێکدانەوەیەکی وەها لە گۆڕدایە کە سەر و سەوداکردن تەنها لەگەڵ گەمەکارانێکی کارا یان تەنها لەگەڵ کۆمەڵە وڵاتێک شیانی ئاستی دیپلۆماسی و هەروەها بواری لەشکری بربەست دەکات. رووسیا تەنها حکومەتی بیانی نییە کە هەوڵ دەدات هەژمونی خۆی لە ئەفریقادا فراوان بکات. لەو شوێنین سەرچاوە گەورەکان لە خۆ دەگرێت و ژمارەی دانیشتوانی لاوانی لە هەڵکشاندایە. کۆشکی سپی بەنیازە دووەم کۆبوونەوەی لووتکەیی نێوان ئەمریکا و ئەفریقا لە کۆتایی ئەم ساڵدا ئەنجام بدات.